وەڵێ سانا بەردەوامین ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری دووەممان بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەمان لە ستودیۆکەین. باس لە گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداکەین. ئێمە بەردەوام وتومانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە شاری بەغداد کە بە چەقی یەکلایکردنەوەی سەرجەم کێشەکان دانرێت. ئاشکرایە لە ماوەی ڕابردوودا سەرۆک باوڵ یاخود کاک قوباجێگری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغا، چ بابەتی موچە بێت چ دۆسەی نەوت بێت. وەک ئاماژەم پێیا بە سوپاسەوە لە ستۆدیۆ بەڕێز سروش جەنابمان لەگەڵایە کاندیدی ژمارە 24 لە لیستی 222 یەکێتی کە باسی ئەم بابەتی لەگەڵاکەین. خات و سروش بەیانیت باش، سپاس کاتی خۆت بێمە بەخشی. ئەگەر بکرێت جارێککە خۆت بە بینەران بناسێنیتەوە ژمارەکەت چ لیستێکیت؟ باشە گیانەکەم. من سروش جەناب ڕەمزی کچی جەنابی ڕەمزی مەلامەرفی قازیم لە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان 222 ژمارەکەم 24. بەڵێ سەرکەوتوو بیت. سپاسانەکەم. خات و سروش پاسمان لەوە کرد تا چەند گرنگە ئێمە لە بەغدادەوە کێشە و ناکۆچیەکان لەگەڵ حکوومەتی ناوەندا چارەسەر بکەین. باسمان لەوە کرد کە سەرۆک باوڵ چ کاقوبات لەو ماوەی ڕابردوودا ڕۆڵی کاریگەریان هەبووە لە چارەسەرکردنی کێشەکان، کەواتە ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان بە گڕوتینێکی نوێەوە ئەچێتەوە بەغداد بۆ ئەوەی کار بۆ مافە دەستوریەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات. بەڵێ ئێمە هەمومان جیل لە دوای جیل وەجبە دوای وەجبە تەواوکاری پەیام و نەخشەی ئەساسی دانراوی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز مام جەلالین. ئیشی ئێمە ئەوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان یەک لە ڕێی یاساوە، دوو دەستور، سێ ئەو ئەهداف و ڕێنمایانەی کە لە حیزبەکە هەیە کە نەتەوەیین کە ئیش بۆ کورد دەکەین، ئیش بۆ هاوڵاتیانی کوردستانەکەین. ئێمە جیاوازی ناکەین لە بینی ئەوەی ئەگەر تۆ کەسێکی یەکێتیت، پارتیت، ئیسلامیت، غەیری ئیسلامیت، مهمە تۆ کوردی. ئێمە ئیش بۆ کورد ئەەکەین. پەیامەکەی سەرۆکیش زۆر وازەح بوو کە پەیامێکی گشتگیرە بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانە، تەنانەت شیعاری دروشمی بانگەشەی یەکێتیش ئەڵێ هێزی تۆین، سەنگی تۆین، دەنگی تۆین لە بەغداد. بەڵێ تەحدیدی نەکردو تۆ کیت، بە مطلقی باسی کردووە. ئەڵێ دوای ئەوە ئەگەر بە وردی ئەها سەیرێکی دروشمەکان بکەیت، پەیوەندیەکی هاوبەشی متەداخلی تێکەڵکراوی هەیە لە بینی قیادە سەرکردایەتی زائیدەن جەماوەرەکەی و ئەو کەسانشی کە دایناوە هەڵی بژاردۆ کە ئەبێ بە نوێنەری ئەو جەماوەرە، کە ئەبێ بە نوێنەری ئەو خەڵکە. ئەڵێ من هێزی تۆم بەچی؟ بەوەی کە من هێز لە تۆ وەرەگرم وەکو دەنگەرێک. ئەگەر تۆ ئەو هێزم پێنەیەیت، من ئەو هێزە هی تۆیە کە وەریەگرم. پاشان کە من ئەچمە ئەوێ ئەگەر خۆم بم، ئەگەر نوێنەرەکەم بێ، ئەو هێزە لە تۆوە بۆ تۆ بەکارەهێنێتەوە. کەواتە جەمسەرەکان تێکەڵ بوون بە ناویەکە ئەمە ئەوە ئەکا کە ئەم دروشمانە کە ئەم حیزبە هەڵقوڵاوی جەماوەرەکەی خۆیەتی، هەڵقوڵاوی خەڵکی کوردستانە، سەنگی تۆین. یعنی من کار لەسەر چارەنووس و شموخ، یعنی بەرزی شکۆی تۆ ئەەکەم، لەسەر مێژووە ڕەسەنەکەی تۆ ئەەکەم، شەڕ بۆ ئەوە ئەەکەم، شەڕ بۆ شکۆ و سەربەرزی تۆ ئەەکەم لەوێش و تۆشیت کە ئەو دەسەڵات و کە ئەو قوت و هێزە ئەی بە من، ئەو دەنگە ئەی بە من. درستە. خات و سروش لە ماوەکانی ڕابردوودا بینیمانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ئەزمموی خۆیدا لە سەردەمی ڕەوانشاد سەرۆک مام جەلال و بینیمانە هەمیشە ڕۆڵی خۆی و پێگی خۆی هەبووە لە بەغدا و ئەمەش کاریگەری بوو لەسەر سەقامگیری و هەروە باشترکردنی بارودۆخەکان بۆ خەڵکی هەرێمی کوردستان. لە ماوەکانی ڕابردووشدا بینیمان لەسەر هەمان ڕێبازی سەرۆک مام جەلال بینیمان کە سەرۆک باوڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین جار چۆ بەغدا کێشە و گرفتەکانی گەیاندە بەغدا، هەرگیز بێ چارەسەر نەگەڕاوەتەوە. لە کێشەی موچە بێ چارەسەری کردووە، لەسەر پرسی نەوت بێ بە هەمان شێوە کێکە لە پرسە گرنگەکان چارەسەری کردووە. ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەسەر ئەوەی جگەلەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵقوڵاوی ناو خەڵک خۆیەتی وای کردو خەڵک زیاتر متمانی بە یەکێتی نیشتیمانی کوردستان بێت. لەبەرەوەی لە سیاسەتی حیزبەکە، لە پەیڕۆ پرۆگرامی حیزبەکە خزمەتکاری خەڵکی خۆیەتی. ئەمە ئەبێ، ینی ئێمە ئەبێ هەمومان ئەبێ وابین، چکە ئێمە بۆ خزمەتی جەماوەر و میلەتی خۆمان هاتوین، لەبەرەوەی خزمەتکاریان بین. مام جەلال ناڵێ یەکێتی هەڵقوڵاوی خانە قوڕەکانە،
خانوقڕەکان کێ خانوقڕەکان هەموو میلەتە هەموو خەڵکی کوردستانە هەموو ئەو کەسانەیە کە پێویستیان بە تۆی خزمەتیان بکەیت هەموو ئەو کەسانن کە متمانەی خۆیان ناوە بە تۆ کە تۆش سیقەکەیان وەکو خۆی بەکارهێنیت و ئەمانەتەکە ئەگەین تۆ دەستیان ئەمە شتێکی طبیعیە ئێمە هەمومان ئەبێ وابین لە سەرۆکەوە لە خواردتر لەوە ئەو سیاسەتەی کە دامان ناوە خۆشەویستی میلەتەکەی خۆمانە خزمەتکردنی میلەتەکەی خۆمانە ئیش بۆ میلەتەکەی خۆمان بکەین ئەمە تحصیل حاصلی ئەی بۆچی ئەی بۆ ئێمە هەموو یەکێتی هەڵەبژێرین بۆ یەکێتی جیاوازە لە حیزبەکان و لەلایەنەکانی تر ئەم خاڵانەیە ئەم پەیڕە و پرۆگرامەیە ئەم شەرت و شروتانەیە کە فەرزی کرۆ بەسەر خۆش و بەسەر ئێمەشە لە یەکێک لەلایەنەکان ناتوانێت بیکات بە ئاسانی باوەڕ ناکەم چونکە بە منهەجێک فێربوون غیری ئەم منهەجە تۆ شتێک کە بە تەربیەت وەرەگرت بە منهەج وەرەگرت ڕاهاتی لەسەری پەیڕەوە کرد بۆ ئێمە قورسە لابین بۆ خەڵکی کەش ئاسان نییە بێتە سەر پەیڕەوەکەی تۆ لەبەرەوە بۆیە ینی ئارائی جیاواز هەیە بۆیە ئەحزابی جیاواز هەیە بۆیە تەنەوع هەیە ینی جیاوازی هەیە لە نێوانمان بەس ئازایەتی ئەوەیە تۆ چۆن خۆ دەسەلمێنی تۆ چۆن خۆت جیا ئەەکەیتەوە تۆ چۆن خۆت بارزەکەی تۆ چۆن خۆت خۆشەویستەکەی شەڕەکە ئەوەیە ینی شەڕە دیموکراسیەکە ئەوەیە بەڵێ خات و سروشت لە خولەکانی پێشووی پەرلەمانی عێراقدا پەرلەمانتارەکانی سەر بە فراکسیۆنی یەکێتی هەریەکە و لە بوارێک پسپۆڕی هەبوارێکە و لە بوارێکی جیاواز کاری بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە بە بێ جیاوازی لەم خولەشدا کاندیدانی لیستی 222 یەکێتی هەریەکە و لە بوارێکدا خزمەتەکە هەریەکە و پسپۆڕێکی جیاوازی هەیە ئەگەر بەڕێستان ئینشاڵڵا چوونە پەرلەمانی عێراق لە چ بوارێکە خزمەت بە هاوڵاتیانەکەن من کەسێکی یاساییم 30 ساڵە پارێزەرایەتیەکەم لە مەجای ڕاگەاندنیشە ڕەفیقی ئێوەم لە بەرەوەی بە کەلۆرەسم هەیە لە ڕاگەاندنیشە دووباری جیاوازدا بەڵێ ڕاگەاندن و یاسا هەردووکیان گرنگن بۆ یەکتری لە بەرەوەی یاسا غموزی هەیە قورسە وشکە ئەبێ ڕاگەاندن بەکاربیێنی بۆ گەیاندنی پەیامە یاساییەکەت لێرە حەزەکەم ئەگەر ئێوە بوارم پێبن من هەنێشت هەیە لە دەستورە ئاماژەی پێبم چونکە زۆر ئیسفادەی لەکەین هیوادارم ئێمە وەکو وەجبەی ئەم جارە ئەگە منی شیتیانم هەر کەسێکی کەیتیابێ یان حیزبەکەم هەوڵ باد لەسەر ئەم کارانە ئیش بکە کارمان ئاسانترە بێ ئێمە لە عێراقێکی فیدرالاین بە حکومەتێکی دیموقراتی سیستمێکی دیموقراتی لا مرکزی بەڵام لە واقعی حاڵە ئێمە طبعا هەر سێ دەسەڵاتەکەمان هەیە سەرۆکایەتی جمهوریمان هەیە کۆمارمان هەیە بەڵام لە واقعی حاڵە ئێمە نە مرکزی نە لا مرکزی نە فیدرالی نە نافیدرالی بۆ لەبەری زۆر مواد هەیە لە دەستورەکەمانە کە تا ئێستا ئاماژەمان پێنیاوە جێبەجێمان نەکرۆ مەڕل کیرامیش بەلایەنە ڕۆشتون و حسابمان بۆ نەکردووە ئێمە ئێستا بەرەو دەسەڵاتی یاسادانان ناڕۆین بەرەو سوڵتەی تەشریعی ناڕۆین بەرەو مەجلیسی نواب ئەنجومەنی نوێنەران ناڕۆین ئێمە ئەزانین کە ئەنجومەنی نوێنەران ئەنجومەنێکی نوقسانە کە تەنها بە پێکات کە بە ئێمە پێک بێت ئەزانی ئەگەر ئێمە بچینە پەرلەمان و پەرلەمانەکە نوقسانە بێ بۆچی پەرلەمانەکە نوقسانە بێ لەبەرەوەی ئێمە مادەیەکمان هەیە مادەی 65 ئەوە حەزەکەم زۆر 65 مادەی 65مان هەیە لە دەستورە پێ دەڵێ ئەڵێ ئەنجومەنی نوێنەران پێگیت یعنی بڵین سوڵتەی تەشریعی ببوورە سوڵتەی تەشریعی یاسادانان پێگیت لە ئەنجومەنی نوێنەران لەگەڵ ئەنجومەنی حکم درستە ئەنجومەنی حکم لێرە زۆر گرنگە بۆ ئێمە بە تایبەتی بۆ ئەم کێشە چەق بەستوانی ئێستا ئێمە بەدەستیەوە ئەناڵێنین بۆ سەلاحیاتەکانی هەرێم زیە ئەکات و ئەشی پارێزێ تەوزیعی خێر و خێراتی عێراق بە عەدالەت و بە پارێزراوی تەوزیعەکە زۆر کێشەی ئێمە هەیە کە ئەچێتە کێشەیەکی سیاسی چەقبەستووەوە نامێنێ ئەبێ بە کێشەیەکی دەستوری قانونی دیموقراتی ئەبێ بە کێشەیەک ئەزای وەکو چۆن وایە من و تۆ شەڕێکمانە بێبەیەکەوە ئەگەر ئەلێرە شەڕەکەمان بەیەکەوە بە عقلیەتی خۆمان چارەسەرکەین لەوانەیە دەست بینە قژی یەکتری بەڵام ئەگەر بچینە مەحکەمە حاکمێکە بێ قانونێکە بێ نیزامێکە بێ حەقی تۆ ژێ و حەقی منیش یەک لا ئەکاتەوە مەجلیسی حکم ئەم کێشانەیەک لا ئەکاتەوە لە بینی هەرێمەکان و پارێزگاکان و مرکز وا ئەکات دەسەڵات و هەیمەنەی مرکز بەسەر قەراراتان نامێنێ ئێمە زۆر جار ئەڵێن لەبەری کورسیەکانمان کەمە لە بەغا ناتوانین زۆر سوڵتەمان هەبێ ناتوانین زۆر لە تاوە ناچارە بین کە قانونێک شتێک قەرار ئەیرێ لە پەرلەمان لەبەروی دەنگی ئێمە تەسیراتی نابێ یەینە دەرەوە یا دەنگ ناین بەڵام مەجلیسی حکم ئەمەی بۆ حەل کردووی مەجلیسی حکم ئەڵێ ئەبێ مەقعدەکانی هەرێم یەکێ لە
لە نقاطەکانی مەقعدەکانی هەرێمە بێن سابت بێ مەسەن نابێ بە گوێرەی دەنگەوان من ئەم ساڵسی کورسیم هەیە وەنیە ئەوڵە نابێ بەسی کورسی بێ بۆ تەسبیتەکە کەواتەیەکی لە شتە گرنگەکانی ئێمە مادەی 65 زۆر ماوادی تریش هەیە لە دەستورە تا ئێستا دەستکاریمان نەکرۆ نەچوون بەلایە هەڵوێستەمان لەسەر نەکرۆ کە زۆر گرنگە بۆ چارەسەرنی کێشەکانی ئێمە بورە کاتی بەرنامەمان بەڵێ زانم بەس من حەزم کرد ئەمە ئاماژەی پێ بەم بۆی ئیشی لەسەر بکرێت بەڵکو ڕۆژێ بتوانین تەوەرێک ڕێ بخین باسی لایەنە یاسایەکە بە خۆشحاڵیەوە خۆشم ئەوم لە بڵاوەوە دەکەین ئینشاءڵڵا تەمان باقی بێ باسی لێو دەکەین خات سروش من ڕیارم ماوە دەنگ نەدەم یاخود جارێ بۆم یەکلانە بۆتەوە دەنگ بە چ لایەنێکەکەم تۆ چۆن داوا لە من لە بینەران و لە خۆ لە دەنگدەران دەکەی کە قەناعەتیان پێ دەکەن هەم دەنگ بدەن بە لیستێکی نیشتیمانی کوردستان و هەم بە بەڕێزت خات سروش پامێکی هەیە بە کورتی پێمان بڵێ پەیامی من دەستکاریکردنی یاساکانە بە هەموارکردنەوە یا بەلابرنی یاسایە کە ئیسفادەی نییە یان بە تەسەلسولی دانانی ئەو یاسایانەی کە ئیشی لەسەرکەین ئیش لەسەر یاسایەک نەکەم کە مەسی حیاتی خەڵک نەکە بچمە ئەو یاسایانەی کە عیلاقەی بە قوت و ژیان و کەرامەتی کۆمەڵانی خەڵکەوە هەیە پەیامی من ئەوەیە ئەڵێم دەنگان شایەتی دانە تۆ لە محکەمە کە شایەتی ئەبێ شایەتی حەق بی ئەگینا لە ڕێی قانونیش و لە ڕێی شەرعی خواشەوە بەرپرسیارەبی گوناحبارەبی تۆ کەی دەنگ ئەی بە یەکێک شایەتی بۆ ئەی ئەڵێ بڵێ ئەمە کەسێکی شیاوە بۆ ئەو شوێنە هەڵبژارنی کەسانی شیا و تەنها عیلاقی بە دەسەڵاتەوە نیە عیلاقی بە من و تۆ شەوە چکە ئەمڕۆ من و تۆ قەرارەین ئەمڕۆ من و تۆ هاوبەشین لەو قەرارانە هاوبەشین لە حکومە ئەمڕۆ میلەت خۆی هاوبەشە لە دانانی سیاسەتی هەموو وڵاتەکە لەبەر و شایەتیانە با شایەتی حەق بێ شایەتی عاتیفە نەبێ شایەتی وەحی بێ حی عەقڵ بێ کەسێک بنێرە کە بچێتەوە ئیشەکەی ئەوە بێ یعنی ئێستا من خۆم شخصی خۆم بمکەی بە وەزیری تەندروستی نایکەم چکە لە تەفاسیلی تەندروستی نازانم لە دکتۆر و عملیات نازام بەس لەوانەیە بۆ شوێنەکەی خۆم کەسێکی باشوو لەبەرەوە داواکارم لە کۆمەڵانی خەڵکی کوردستان خۆشیان هەروان کەسانی بەوەفان کەسانی ژیرن کەسانی بەوەعین تکاتان لێ یەکەم ئەمە ژیانی ئێوەیە پێشەوەی ژیانی کاندید بێ یا حیزب بێ ژیانی خۆتە دڵسۆزیت هەبێ وەفات هەبێ بە ئەمەکدار بە بۆ ژیانی خۆت منیش ژمارە 24م بەڵێ خات و سروش جەناب کاندیدی ژمارە 24 وە خۆ دوتت لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتوبن سوپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئێوە